دوستان هەموو لای زۆر بەخێربن زۆر خۆشحاڵم کە وەختی خۆتان لەو ترافیک و ئەمواری نالەباری شارەکەشکە هەیە بەبێ هاتشەوە کەتان کردووە لە وەختێکی درەنگی ڕۆژدایە کە ئێمە وەختەماندا نەبوو تەشریفتان هەیە. زۆر سوپاس بۆ کاک حوسێنی کوردنەژاد کە بەڕێوەبەری پرۆگرامی ئابووریەوە لە موەسسینی ئێرەیە لە هەمان کاتیکە بۆ زۆربەی ئێوەش ئاشنایە و لە چەند ساڵی ڕابردوو بەیەکەوە لێرە کارمان کردو، بەڵام هەر حەزم کرد لەبەر ئیحتیمامی لێکۆڵینەوەکەی ئیشارە بۆ بکەم کە کاک حوسێن پسپۆرە لە جوغرافیای ئابووری ماستەری هەیە لەو بارە و ماستەری دووەمی لە گەشەی دیموکراسیە ئەوە ئیحتیمامی دەرەجەیەکیشی سەر ئابووریە. ئەوەی کە مناگام لێ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە شێوەی جیاجیا لە بارەی خۆی کاری کردووە، بەڵام ئەمەی ئەمڕۆ تەقدیمی دەکات بە قۆناغی جیاجیا و لەم باش لێرە مناقەشەیە کردووە لە دە مانگی ڕابردوو لە سوید لەگەڵ هەندێک هاوکاری خۆی کە من نایم تا هەڵەنەکەم کاک دکتۆر ئەم بەحسە کردووە کە ئێستا کورتەکەی لێرە تەقدیم دەکات. ئێمە لەم ئەلیستۆیە لە 3 ساڵی ڕابردوو لەوانەیە لە بینی خۆمان و لەگەڵ دۆستەکانمان لەو سەمینارانەش کە تەقدیم کراون پێشبینیەوە دەکات کە کوردستان لەسەر لێواری تەنگوچەڵێنێکی گەورەی ئابووریە. ئەگەر شەڕی لەبووی نەدابایە ئێمە تووشی تەنگوچەڵێنێکی گەورە هەردەبووین، بەڵام بە شێوازێکی دیکە. جا من زۆر سەر مۆزوعەکە ناڕۆم، پێم وایە کاک حوسێن لە باسەکەی خۆی ئەوڕۆ هەوڵەدا کە بەشێک لەو دەرەنجامانەمان بۆ باس کرد کە دەکرێمە لەو ئەزمەیە هەڵگێنجین و هەنگاو بەرە و چارەسەری بەڕێ. جارێکی دیکە زۆر بەخێربن و داوا کاک حوسێنەکەم فەرمووی ئازا بەشە. سلام هەموو عەزیز و بەڕێز، گەلێک بەخێر بن. خۆم بە سەرفەراز دەزانم کە لە خزمەتی عەزیزانی وەکو ئێوەدا بتوانم لەسەر باری ئابووری کوردستان کە لایەنێکی یەکجار و چارە حساسی مەسەلەی کوردە بتوانم قسە بکەم. چەند خاڵ بەر لەوە کە بچمە ناو مناقشەکە پێم خۆشە ئەرزتان بکەم. یەک ئەوەیە کە خاڵێکی زۆر گرینگە بۆ من کە بتوانم تێدا سەرکەوتوو بم، ئەوەیە کە ڕەسمێک تەسویرێک لە تەجروبیاتی ئابووری وڵاتانی دنیا بتوانین بە کورتی باس بکەین کە بۆمان دەرکەوێت ئەوەی کە تەنگوچەلەمەیە لە کوردستاندا ئونیک و تایبەت بە کوردستانی هەموو وڵاتانی دیکەی دنیاش ئەینی ئەویان هەبووە. هندێک توانیویان چارەسەری کرد، هندێک نەیان توانین چارەسەری کرد، هندێک سیاسەتی باشیان هەبووە، هندێک هەڵەیان کردووە. ئەرکی ئێمە ئەوەیە کە بتوانین یەک لۆمەی خۆمان نەکەین وەکو کورد کە ئەمە ئونیکین لەو گیر و گرفتانەدا. دوو ئەوەی کە ڕێگا چارە هەیە و ئەگەر ویست و ئیرادەمان هەبێ ئەمەش دەتوانین لە تەجروبەی وڵاتانی دیکەوە لەو تێزوتەوریانە کە تا ئێستا هەبووە بە شێوەیەکی کارگەر و چارەسەری گرفتەکانی خۆمان کەرکیان لێوەرگین. دوام بۆ بکەن کە یەک سەرکەوتوو بم لە ماوەی ئەو پێشکەشکردنی ئەو ڕاپۆرتەدا کە بتوانم خەیامەکە بگەێنم. دوام بۆ بکەن کە بتوانم بەخشەکەی ڕاگرم لەبەرەوە کە بابەتەکە زۆر بابەتی تێدایە کە ئەگەر ئاگام لە خۆم نەبێ یا دەتوانم بچە سەر شاخی جیاواز و کاتەکەی لەدەربێتەوە. سەردێری ئەو سیمینارە ئەوەیە کە Organizing, Reorganizing the Economy ڕێخستنەوەی ئابووری کوردستان. زۆر هەوڵ هەیە، زۆر نووسین هەیە، زۆر پێشنیار هەیە لەسەر ڕێخستنەوەی ئابووری کوردستان.
بەڵام ئەو خاڵەکە لە چەند ساڵی ڕابردوودا بە تەجروبەیە کە لێرە کارمان کردووە بۆمان دەرکەوتووە کە لە چۆرە دەست پێ بکەین. یعنی نیشێنی گەورەی ئەو مناقشەی ئەو ڕۆمان ئەوە دەبێت کە بتوانین وەڵامی ئەو پرسیارە بدەین کە لە چۆرە دەست پێ بکەین. بە کورتی لەسەر وردی دەکەینەوە کە ئامانج لە سیاسەتی ئابووری چییە؟ یعنی کە دەڵێن سیاسەتی گەشی ئابووری مەبەستمان چییە؟ مەبەستەوەیە بەرەوردنی ئابووریەک بە شێوەیە کە بتوانێت پێداویستیەکانی تاڵ و کۆمەڵگە دابین بکەن ئەو بە شێوەیەکی گشتی. ئامڕازی دابینکردنی ئەمە ئەگەر چاو لە تەجروبەی وڵاتانی دنیا دەکەین دەبینی ئەوەی کە توانیوێتی ئەو پێداویستیانە دابین بکە فاکتۆری داهێنان بووە، ئینۆڤیشن. ئەوانەی کە توانیویانە کاری تازە بکەن، پرۆسسی تازەی ئابووری وەرە بکەن، توانیویانە ڕێفاق و سەروەت و سامار بۆ وڵات خۆیان دابین بکەن. جا بۆیە ئینۆڤیشن خاڵێکی زۆر سەرەکیە. ڕووی سیاسەتی ئابووری لە دوو بابەتان دەدەین. یەک ئەوەیە کە دەتوانین بە گۆڕانی ستراکچرا هێزی کار لە کاتێکرا کە پرۆدوکتیڤیتی لە خوارەیە بۆ کاتێک کە بەرهەمهێنەرترە. بەوە دەکترێت گۆڕانی ستراکچرا. یەک ڕووی سیاسەت ئەوەیە، ڕووی سیاسەت لەوەیە کە ئەو گۆڕانی ستراکچرا بتوانێت پێش بخات، گەشەی پێ بدات. خاڵی دووهەمەکەی گەشەی بنەماکانە کە لە ئابووریدا پێی دەڵێن فاندەمێنتەڵز. فاندەمێنتەڵز گەشەی مرۆییە، ئەنستیتوشنەکانە، یاساکانە، ئەو فاکتۆرانە کە یارمەتی دەدەن بە گەشەی ئابووری بتوانێت پێش بێت. گۆڕانی ستراکچرال خۆی لە خۆیدا وایە کە زۆر زووتر دەتوانێت جێبەجێ. یعنی ئێستا فابریکێکی زۆر زەلام دەتوانیت لە حەولێ ساز بکەیت، خەڵکێکی زۆر کە لە کارێکی کەم پرۆدوکتیڤدا بیان بێهێوێ بە ماوەیەکی کورت جێبەجێ. ئەوەی فاندەمێنتاڵەکە سەرمایەی زیاتری دەبێت، کاتێکی زۆرتری دەبێت، گەشەی مرۆیی ماوەیەکی زۆرتری دەبێت. یەکیان خێراترە، ئەو دیکەیان کەمتر خێرا. فاندەمێنتەکان دیارە سەرمایەی زیاتری پێویستە، بەڵام کە بەرێکەوت ئەو گەشەی ئابووریەکە وەدەست هاتووە پایدار دەبێت، مایەندە دەبێت. ئەگەر فاندەمێنتاڵەکان نەبن، گۆڕانی ستراکچرا دەتوانێت کاتی بێت. لە حاڵەتی دەوڵەت لە پێشخستنی ئەم دوو خاڵەدا تقریباً دەبێتە ناوەڕۆکی سیاسەتی گەشەی ئابووری. ئەو وڵاتانە کە توانیویان لەسەر هەردوویان سەرمایەگوزاری بکەن و کار بکەن، وەکو بریتانیا، فەڕەنسا، کوریای باشوور، ژاپۆن لە ساڵانی 90 بۆ وڵاتر، هەردووی ئەم خاڵانیان کردێتە ئامان. زۆر وڵاتی هەژارتر لە سەردەمی جیاوازدا گرنگیان داوە بە یەک لەم فاکتۆرانە. نەیانتوانیوە هەردووی بەڵانسێک لە نێوان ئەو دوانەدا پێک بێنن، سەرمایەگوزاری بکەن لەسەر هەردوویان و هەردوو پرۆسە پێکرا بەرنەپێش. بۆ نمونە مەسەڵان وڵاتی تورکیا لە ساڵانی 50کانەوە بە گۆڕانی ستراکچرال و گەشەیەکی ئابووری باشی کردووە، بەڵام کە دەگاتە سەرمایەی مرۆیی، کە دەگاتە فاندەمێنتاڵەکان، نەیتوانیوە سەر نەکەوتووە. بۆ نمونە لە ساڵی 2012دا ئەمە شاهدین کە ئاستی خوێندەواری ماوناوەندی هێزی کاری تورکیا 6.5 ساڵ خوێندنەکەی ئەوەندە ماوناوەندی. بۆیە فاندەمێنتاڵەکان کاتی زۆرتری دەبێت. حکوومەتەکان
أنواع سياسة عبوريان بكار هناوا سيارة كليرة داي باشا أو تيوريانا أو فكرانا خصوص صار بالله هم جي بيادر بكنا هم جي بسركب بو هندي بلاد سر دكون بو هندي بلاد سر ناكون والله مكة استا زور سردستا أو هيك سياسة كشي عبوري فنومن ديارديجي خمالية يعني بشكل لعبوري سياسي أو يبدأ political economy خدي أو بلاته لورا سياسة عبوري هر بلاتك سر عبدا چندو چونه كي بدر دكيبه أوشك بيمان دلا كلا بلاتك دا سياسة سر نكوتوا لو بلات شركة سياسة عبوري سر كوتوا أو جوازي political economy بلاتي جواز سياسة عبوري جواز برهم تشتكي منجوية تشتكي جريدراوي بستين وكونتكستي أو بلاتاني يك لو أنا كزول لسرا بابتكاني كدوا بروفيسور جيمس اي روبنسون لازم كوي هارفاردا جخت لسر بالانس وتوازن هيز لناو اكتوركاني هر ولات دادك خواستو بيستي او اكتورانا زور گرينگن كارما سياستي عبوري لپيشتكي بونمونا ريفورمك لزماني دين سياوبين لچين داكرا بر همي گوريني توازني اكتوركان بو لسياسات او گورانانه که لحزب کمونیست بکاتن وای کرد که بتوان سیاستی که تازه عبوری بتپیش گورانی بالانس لناو بالانسی هیز و برجمندی لنیوان اکتورکانی جوازی که ملگادا کارتی کلی گویه لسر او که کاما بلاد دبت خاونی کاما سیاستی عبوری زور گرینگه که برجمندی کن که موبیلیزه کراون کاریان بوده که بیانی تایوان لناو که ملگادا کامانا yasal destgahkani bulat ki mecburiyen peygeçtun kamanan asliyen leçidaya. Mesela dadvariyle Kurdistan, degal dadvariyle Türkiye, degal dadvariyle Suud. O ne degal? Bana fark yani. Bu ya siyaseti abri beşikle mecburi abriye bulatı. Ama numune kvan hela başuri Afrika. Zamani apartheid. که سیستمی که زور چوسی نرو ظالمانه بود لذا 93% آبوری ولات ترخان کرابو با سپیکان سپی پستکان که نزدیک 15% دانشجویان ولات بود. به عکس که یوا 7% آبوری ترخان کرابو با 85% دانشجویان که رشد او سیاست که او اکتوری ناو خوی افریقای باشور او پیاده بود او بر همین پیشنیاری پروفسوری که هاروارد و اویدی که نبود نتیجه بالانسی هزی اکتورکان بود لنونه که زور برچاو بود که بیان لو منطقه تبید ام لیست لودا مثلا خودی سپی پستکان لیسته که اندارشته بود به نامی کلابا لو لیسته در نوسی بویان سپی چی هیب که بوی هیب که و رشت چی بوی هیب که به جوری او لیسته او دابش کردن لعبوری دا پیاده دکره ام لیسته دانانه آکامی راوش دیگر آبوری ناست یا هیچ مکتبی که آبوری نبود بلکه به بلیار سیاسی هات بونا گورپانی جیانی افریقایی باش لیره دا جیمز رابینسون باز لدو دیکوتومی دکن یکی هم اوه که لمیدانی جیانی آبوری دا اتو حل دبجیری
کە سیستمێکی پاوانکارە هەبێ محدودیکەی کراوە نەبێ ئینکلوسیڤ نەبێ یەک ئەوەیە کە لە ئابووریدا دەتوانێت سیستمێکی کە پێی دەڵێ ئێکستراکتیڤ و بەرامبەر ئەوەدا لە مەیدانی ئابووریدا سیستمێکی ئابووری کراوەت هەبێ کۆکەرەوە بێ ئینکلوسیڤ بێ خەڵکێکی زیاتر بێنە ژوورە ئاکتیڤ بێ لە پشتی ئەوەدا دیکۆتۆمیەکی دیکە دادنێ وەکو سیاسەتەکەش لە سیاسەتە تتوانێت سیاسەتێکی هەبێ کە داخراو بێ محدود بێ پاوانکاری تێدا بێ و دەتوانێت سیاسەتێکی هەبێ کە سیاسەتێکی ئینکلوسیڤ بێ کراوە بێ هەردووی ئەو لایەنانە دەتوانن کارتێکەری لەسەر یەک بکەن کە چاو لە تەجروبەی وڵاتان دەکەین هەردووی ئەو شکلە دەبینین دواکەوتن و سەرکەوتن و سەرنەکەوتنی ئابووریەکە بەو دوو دیکۆتۆمیەوە بۆمان ڕوون دەبێتەوە وڵاتانی سەرکەوتوو ناسەرکەوتوو جیاوازیەکەیان لەوەدایە کە لە ئابووریدا بریاریان داوە چەندە پاوانکار بن چەندە کراوە بن لە سیاسەتدا بریاریان داوە چەندە پاوانکار بن و چەندە کراوە بن وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا ڕێگایاندا لە مەیدانی ئابووریەکەدا ڕێگایاندا کۆریای باشوور یەک لەوانە تایوان یەک لەوانە کە بڕۆکراسیەکی بە پیشەسازکردنی وڵات بڕۆکراسیەکی ئابووری لە وڵاتە گەشە بستێنێ پاوانیان نەکرد نیانگرتە دەستی خۆیان سێ کەس چوار کەس پێنج کەس ڕێگایاندا ئەو بڕۆکراسیە گەشە بستێنێ بێبێ پیادەکردن و سەپاندنی سیاسەت بەسەر پرۆژە و ئەمڕازەکانی کارکردندا کوریای باشوور بوو بە مۆدێلێکی نمونەیەکی سەرکەوتوو چین لە مەیدانی ئابووریدا لە زمانی دەنگ سیاوپینگ بەولاوە کرانەوەیەکی بەخۆیەوە دی خەڵکێکی زیاتر هاتن ناو مەیدانی چالاکی ئابووری بەڵام لە مەیدانی سیاسیدا هەر مۆنۆپۆلی حیزبی کۆمونیستەکەما و داخراوما نیگەرانەیە کە ئێستا لەسەر ئابووری داهاتووی چین هەیە ئەوەیە کە چەندە بتوانێت ئەو باری سیاسیەکەی بکاتەوە لەبەرەوە ئەو ناهێت ئێستا مەسەڵەن خەڵکێکی زۆری کار بەدەستی چینی خزمەکانیان بۆ خۆیان بوونە دەوڵەماندەوە نیە قازانج بەرژەوەندیەکان ئەو گەشەی ئابووریەک ئێستا لە چین داخێت 10% 11% 9% دەستە لایوان گەندەلی و فسادێکی زۆر لە ناو سیستمەکەیاندا هەیە ئەمریکای لاتین کە مێژووەکەی هەموو دەزانن لە چەند دەهەی ڕابردوودا هەنگاوی زۆر گەورەی هەلێنا لە کرانەوەی مەیدانی سیاسیەکەدا بۆیە زۆربەیان لە حکوومەتی ئەسکەر نیشتیوان چوون بەرەو دموکراسی بەرەو پارلمانی بەڵام لە مەیدانی ئابووریدا ئەوەیان نەکرد بۆیە ئێستا دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان و ئەوانەی کە کار بەدەستن لە ئەمریکای لاتیندا هەموویان یان لە جیرفانی سیاسیەکاندا یان سیاسیەکان لە جیرفانی واندا لەوەدا سەرکەوتنەکەی ئەو نمونەیەکی دیکە ئەمریکای لاتین لە چەند دەهەی ڕابردووە لە مەیدانی سیاسەتدا کرانەوەی بەخۆیەوە دی بەڵام ئابووری لە ئابووریدا شکستی هێنا ئێستا ئابووری سیاسەت هەردوو بەدەستی کلیانتالیزمەوە دەناڵێنن کلیانتالیزم ئەو سیستمی چی پێ دەڵێن بە کوردی ئەربابڕەیەتی سیستمی میشەخۆری تورکیا لە دەستپێکەکەی هەتا ساڵانی 80 هەتا لیبرالیزەکردنی ئابووریەکەی تورکیاش ئاینی ئەوەنێ پاوانکاری حکوومەت سیاسیەکان و گەندەلی کە کلیانتالیزمەکەشی دەگەڵ وڵاتانی لە دەورانی ئاکێپێدا لە مەیدانی ئابووریدا کرانەوە کرا بۆیش توانی هەر هەنگاوی گەورە بەڕۆکەشی بابێشێت وڵاتانی مێنا ئەوانەی میدل ئیست ئەند نۆردن ئافریکان کانتریز ئەوانش هەم
لە هەردووی ئەوانەدا شکستیان هێنا نە ئابووریەکەیان کردەوە نە سیاسەتەکەیان کردەوە بۆیە یەک بە دوای یەک لەو چەند ساڵ ڕابردە دیتمان دەروخەن ئەوە نییە سەرکەوتنیان بەدەست نەهێناوە هەتا ئێستاش ئێستایە لە هیچ یەک لەو مەیدانانەدا ئەو دیکۆتۆمیە لە سیاسەت و لە ئابووریدا یەکجار زۆر گرنگە بۆ ئەمە ئەو منتیقەی قبولکەین کە سیاسەتی ئابووری بەرهەمێکی خۆماڵیە بەشێکە لە پۆلیتیکال ئیکۆنۆمی ئەو وڵاتە لێبرا سەرحەڵ دەدا وڵاتانی ئافریقا زامبیا گانا ئەوانە سێ وڵاتن کە پلانی زۆر پرشەنگداریان هەبوو کەسێکی وەکو سێر لوئیس کە ئابووریناسیشی گەورە بوو دۆستیش بوو دەگەڵ لە پرەزیدێنتی گانا پلانێکی زۆر جوانیان بۆ دانا بەڵام ئەو پلانە لە پیادەکردندا بوو بە خزمەخزمێنە ئەو شتە دەبێت لە ناوچەکەی مندا بێ ئەو شتە دەبێت لە ناوچەکەی یعنی لە ئابووری دوور کەوت سیاسەت سواری تەواوی ئەو پلانە بوو بۆیە گانا بوو بە نمونەیەکی ناسەرکەوتوو بە پلانی ئابووری گەشەی ئابووری منطقی پەیوەندی گەشەی ئابووری و کرانەوەبوونی مەیدانی ئابووری و مەیدانی سیاسی لەوەدایە کە هەرچی داهێنان و کاری تازەیە ئەو یەکجار زۆر ئینترێسە بۆ دەبکراوە بێ ئەگەر چاو لە شۆڕشی پیشەسازی بریتانیا دەکەیت ئەوانەی کە دراسەیان کردووە تەواوی ئەوانەی کە کاری تازەیان کرد تکنیکێکی تازەیان بەکارهێنا پرۆسەیەکی تازەیان بەڕێخست سەر بە هەموو چین توێژەکان و سپێکترومی کۆمەڵایەتی بوون ئەوانەی کە داهێنانیان کرد کاری تازەیان بەڕێخست ئابووریان تێشە پێدا سەر بە چینێکی تایبەت و بڕووکێکی بچووک نەبوون یەک بوو مەکانیک بوو یەک بوو لە لادێ بوو یەک بوو لە شاری گەورە بوو یەک بوو ژن بوو یەک پیا بوو بۆیە دەبێ مەیدانی ئابووریەکە کراوە بێ بۆ کە ئەوانەی کە دەتوانن داهێنان بکەن کاری تازە بکەن بتوانن بێنە ژوور و چالاک ئێستا ئەگەر چاو لە لیستی پاتێنت دەکەین لە مەسەڵەن وڵاتی وەکو بریتانیا کە دراسە کراوە لیستی پاتێنت نیشان دەدا ئەو خەڵکانە کە پاتێنتیان وەرگرتووە ئی هەموو سپێکترومی کۆمەڵایەتی هەموو جوورێکیان تێدایە ئەگەر هاتوو ژیانی ئابووری کراوە نەبوو پێش لەوان دەگرێت زۆرش منتیقیکە ئەو بێکە ناتوانین بستێکش دەوری دەوڵەت کە خاڵێکی دیکەیە ئەوەی بەرهەمی خۆماڵیەکەمان باس کرد ئەوە دیکۆتۆمیەکانمان باس کرد بەنسبەت دەوری دەوڵەت هەم لە پراکتیکدا هەم لە تئۆریدا لە فاتوگڵە لە دەستپێکی 1990 و بەوڵاتر تەجروبەی جیاوازمان هەیە حکوومەتەکان کە دەخالەتیان لە ئابووریدا کردووە لە زۆر شوێندا سەرکەوتوون لە زۆر شوێنشدا سەر نەکەوتوون یعنی هەم نمونەمان هەیە کە سەرکەوتوون دەخالەتێکە هەم نمونەمان هەیە کە سەر نەکەوتوون دەوری دەوڵەت جیاواز بووە پشتیوانی ماڵی حکوومەت مثلەن نمونەی وا هەیە کە بە سابسیدیز و بە پشتیوانی ماڵی حکوومەت دەخالەتی لە ئابووریدا کردووە بە سازکردنی زۆنی تایبەت بۆ پیشەسازی هەناردەکردن ئێکسپۆرت زۆن کاری کردووە تا دەگاتە ئەوە کە حکوومەت بۆ خۆی خاوەندارێکی یەکجار زۆر گەورەی پیشەسازی و چالاکی ئابووری بەدەستەوە گرتبێت هەموو ئەو نمونانەوان هەیە 1940 سیاسەتی سەردەست و باو ئەوە بۆ گەشەی ئابووری ئەوە بوو کە بازاری ناوخۆ دادەخەن پیشەسازی کە بازاری ناوخۆ داخستنی بازاری ناوخۆ گەشەی پیشەسازی بۆ ڕێکەبرایەتی لەگەڵ دەرەوە زۆر وڵاتان سەرکەوتن زۆر وڵاتیش هەن
لو سياسة تصنتو نمونيكي كون لنجور سياسة كميجريا لحمزي باسي دكان ياساي كاليكويا كاليكو أكت لحزار حفصد يك لبرلماني بريطانيا أو ياساي درسو لسال 1721 هموار كرايوا أو ياساي الزريبي دادنا لسر قماش كالحين تردعات دولة موجودة دخالاتي كرت لا أبوري أوج بو أوو كالحين ترى هيج نيت حتى لنا خوي بريطانيا دا فيش ساسي قماش سر هالداتو يشركات تنانات لبركدني جلو برقي قماشي هنديش قد غير يعني كان جرم بكا جلو برقي لبركي كلا هند ساس كراو يعني لو قماشي ساس كراو حتى 1774 يعني ده 1721 حتى 1774 يعني زكي 74 سال أو كذا بيحبو حتى 71 سال أو زريب بيحبو بوكا بتوانه پشتیبانی بکلا برهم هینانی خومالی خماش که بتوان سر حالته پاشان که بریکل درگاه که دو کتیان بویان هیابانش بیننو لبش دتوان لذا نسلی آبوری دا دو بوچونی سنتی شام بشانی یکتر لمسلی گشی آبوری دا چونه بش یک بوچونی تئوریک که سر با development studies دو عالیه 1954 للاین سر لوئیس و ترکراوا لدواتر 1961 للاین آبوریناس فی و هر رانی فرمولا کراوا ام بوچونا سر با کتابخانه development studies سکتورکانی آبوری دبینه پیناسی که تایبتی خوشی هی و سکتورکان دابش دکلا سنتی و مدرن اشتکال سنتیه مدرن پیشسازیه و وقت اتو توانی گشی آبوری بکی به هزی کاری خود را اشتکال را محاضرتی بکی بیارهینی نو پیشسازی مدرن و وقت توانی گشی آبوری کرد بویا گشت پیوسته با وقت چندل لسر چاوکان بتایبه هزی کار دگوازرت و با سکتوری مدرن او بوچونه لچیلو پنجاکان را حتی 78 کان بوچونی سردست بوا لدیدی آبوری در فکری آبوری رام 78 کان را بوچونی پابلیک چویس که خالق دو بریال بدن حکومت نابد خالت که حکومت بده و زور کم بل آبوری دا او بوچونه که ریشه لماکرو اکونومیش دایا گشی آبوری لسن مدل نیو کلاسیک که للاین سولورا 1965 فاصله و کراوا ایناویان زور بوچونی بجوری ام کتابخانیه پابلیک چویس دبه حکومتی که کشوف به لدور را چاودری بازار بکن نابد خالتی کن اوی پیشوکا دوری کتو گورتی با حکومت دیار دکا و اوکا لناو سکتورکان دوستوانی هزی کار بگاستو فوکوسی ام بوچونا لسر جوری چالاکی آبوریه لجاتی سکتورکان ترکیز نکن لسر سکتورکان ترکیز دکن لسر جوری چالاکی آبوری و شیوه لشیوکان سکتورکان که بشیوه لشیوکان به یک دچن و فکر را دتوانیم نینرایتی سکتورک کن یعنی او چالاکی آبوریه که دتوانه سکتورک بکنه گشی آبوری پیوست با فاکتوری پال پشت که یارمتی درن و پال شکاوت کردن کم کردنوی کپیتال فیزیکی و مرویی که لآکامی داده بتهوی گوران لبر هینانی تکنولوژیا لبکار هینانی تکنولوژیا
لە داهێناندا کە بەرهەمی تازە و بەگەرخستنی پرۆسەسی تازەوە دێتە ئارە. ئەم بۆچوونانە بۆچوونێکی تەواو ئەو دوو بۆچوونە ئەگەر بێت و ئەمە بڵێن ئەوەی یەکەمەکەیان باس لە سێکتۆران دەکات، ئەوەی دووهەمەکەیان باز لە فاندامنتالەکان دەکات وەکو گەشەی مرۆیی و کۆنکردنەوەی پاشەکەوتکردن و کۆنکردنەوەی کاپیتاڵی فیزیکی و مرۆیی ئەوە دەبێتە بۆچوونی دووهەم. دووڵەکە تاکیدی لەسەر سێکتۆرانە، نیوکلاسیکەکە پرۆسەشی گەشەی سێکتۆری مۆدێرن بەڕێگای گەشە پێدانی فاندامنتالەکە دێنتە گۆر. هەردوو ئەوانە بۆ ئەوڕۆی ئێمە دەتوانن تئۆریەکی بۆچوونێکی تەواوکەری یەک بن. هەم ئەوەمان پێویستە، هەم ئەوەمان پێویستە. دەتوانین لە هەردوویان کارکۆرین. لە ساڵانی 90دا ئەم بۆچوونە لە ساڵانی 90دا زەربێکی گەورەی وێکەوت. کاتێک کە وڵاتانی باشووری ئاسیا ئەو ئێکۆنۆمیانە تایگەر ئێکۆنۆمیست سەریان هەڵدا، ئەو تئۆریە دیتیان نەخێر لە باشووری ئاسیادا دەوڵەت دەخاڵەتی کردووە، دەخاڵەتی بەجێی کردووە، دەخاڵەتی ئێفێکتیوی کردووە، دەستی لە ناو پرۆسەی بە پیشەسازیکردنی وڵات بووە و نەتیجەکەشی باش بوو. لەسەر تەجروبەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا کە سەریان هەڵدا لەوێدا نووسینی زۆر بەهێز هەیە لەلایەن جانسۆن 1982، ئامستن 89، ویت 1990، بانکی نێودەوڵەتی 1993 کە وا بوو دەبینین بە جۆرەی ئەو تەجروبەیە کە هەبووە سێ ڕاوت لە گۆڕێدا بووە، سێ ڕاوت. یەکەوەی کە دەوڵەت بە تەواوی کار بکە، دوو ئەوەیە کە بازار سەردەست بێ، سێ پاش تەجروبەی ئاسیا وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوەی کە نەخێر دەوڵەت دەتوانێت دەوری باشی هەبێ، پارتنەرشیپی هەبێ لەگەڵ کەرتی تایبەت بتوانن گەشەی ئابووری وەرەخەن. ئەمڕۆ کارتی یعنی بە چەپ و ڕاستەوە لە مناقشاتی پەیوەندیدار بە ئابووریدا ئەو هاوفکریە هەیە کە دەوڵەت دەتوانێت دەوری پۆزیتیڤی هەبێت، بەڵام چۆن دەبێت بخرێت. یەک. دوو، گەشەی ئابووری ئەوەی کە لە پشتی سوکانی گەشەی ئابووریدا دادەنیشێت کەرتی تایبەتە. دەوڵەت دەبێت چوارچێوەی ئینستیتوشناڵەکەی بۆ ئامادەکە، لەو خاڵانە دەکەن بازار سەر ناکەوێت دەوڵەت لە خاڵەت بکە کاملیدا. یەک لەو کەسانەکە لێرەدا مەسەڵەن دەتوانین باسی بۆ تێگەیشتن لەو تێکارکردنە دەتوانین باسی دوو نمونەی زۆر سەرکەوتوو بکەین. یەکیان تایوانە کە کاتێک بەرهەمی برنجەکەیان داکەوت وڵات دەچوو بەرەو ئەزمێکی گەورە. حکوومەتی تایوان توانی گوڵی ئۆرکیدە کە هەیە ئەو بەرهەمە تازەی بێنتە تایوان، بەشێکی زۆر لە ریسێرچ و دێڤلۆپمنت، لابراتوار، پەیوەندی بۆ بازاری دەرەوە، کەشتی، ڕێگاوبان، بەشێکی زۆر لە کارەکان بگرێتە سەرشانی خۆی بۆ وەکە جووتیارەکانی وڵات ئەوانەی کە لە پێش لەگەڵ برنج سەرکاریان هەبوو ئێستا بچێتە سەر گوڵی ئۆرکیدە. بوو بە هاوکاریەکی یەکترکاملکردنێکی تەواو لە نێوان حکوومەت و کارتی تایبەتدا و ئەوڕۆ تایوان سوپر پاوەرێکە لە گوڵی ئۆرکیدەدا و ئابووریەکەشی بۆ خۆوانزانکێک لە ئابووری سەرکەوتووەکان. عینی مۆدێل لە وڵاتی شیلی پیادەی کرد کە لە نۆروێژدا کە پسپۆرن لەسەر ماسی سوور، ئەوەی بە سوێدی دەڵێن لاکس، ئینگلیسی دەڵێن ساڵمۆن، لێوەرا توانایی زانست لێوەرا هێنایە شیلی لابراتواری گەورەی بۆدانا، بەندەرەکانی بۆ ئامادە کرد، هەموو جەماعەتی ماسیگرەکەی ئەوێ هەر کەسە بە کاپیتالی خۆی، هەر کەسە بە توانای خۆی بەشداری ئەو پرۆسەیە بوون
ئەو شوێنانش کە ئەو تاقە پیاوەکانیان دەتوانی کار بکەن دەوڵەت فری کردەوە ئەوڕۆ شیلیش بووتە سوپەر پاورێ لە ماسی ساڵبۆندا بۆ هەموو جێی دنیا دەنێرە پرۆژەکە ئەوەندە سەرکەوتوو بوو ئەگەر بە حاڵەتی دەوڵەت 20 پرۆژەشی هەبای کە ناسەرکەوتوبایە ئەو پرۆژە سەرکەوتووە جوبرانی هەمویان دەکات یعنی لێرەدا یەک کەسی دیکەکە چاک توانێتی لەسەر ئەو پرسانە کار بکات ئەوەش لە زانکۆی هارواردا برادێک بە ناوی دانی رودریک دانی رودریک کە پشتیوانی لەو فۆرموڵانە دەکات پشتیوانی لەو جوور لەو سیستیمی کارکردنی حکوومەت و بازار پێکەوە دەکات بەدوی ئەوە دەگەڕێت کە کەمایسیەکانی بازار دەستنیشان بکات بازار بۆ ناتوانێت کاری تازە بکات کەمایسیەکان دەستنیشان بکات بەدوی ئەوە دابڕێت کە دەوڵەت دەبێت چی بکات لە ڕوانگەی رودریکا هۆی سەرکەوتوو نەبوونی بازار دەگەڕێتەوە سەر دوو فاکتۆرە یەکەمیان زاڵبوونە بەسەر گرفت و تەحەدای زانیاری ستراکچرال کاست بەواتای کە بە چی شێوەیە شۆربوونەوەی سەرچاوەکان بە خێرایی بۆ چالاکی ئابووری مۆدێل کە ئاستی بەرهەمهێنابوونی بەرزترە مسۆگەر بکرێت ئێستا مەسەڵەن ئەوێن لە سوئێد بن بمەوێ کەوش لە تایلەندرا بێنمە سوئێد دەتوانم لە ماڵی خۆم دانیشتم بە ئینتەرنێت ترانسپۆرتەکەی بپرسم باجەکەی بپرسم ئەوی دیکە بپرسم هەمووی ئەوانەی بپرسم پاشم جار لە سوێد ئەگەر هێنا قازان دەکەم یا قازان ناکەم لە وڵاتانێک کە لە حاڵی گەشەکردندان وەکو کوردستان و عێراق و ئێران و وڵاتانی شەرق ئەوسەط و ئەوانە حەسابکردنی ئەو خەرجە بۆ تاکە کەسێک کە لە بازاردا کار دەکات زۆر زەحمەتە بۆیە ئێستا لە کوردستاندا خەڵکەیەکە پارەی هەیە خەڵکەیەکە لە بازاردا چالاکە خەڵکەیەکە پێی خۆشە دەوڵەمەند بێت خەڵکەیەکە پێی خۆشە شەریکەی وای هەبێت هەموو پارێزگاکانی کوردستان بگرێتە بەڵام نابێت کاری تازە دەست پێ بکات دەبێت کارەکە زۆر دڵنیایی هەبێت زۆر مطمئین بێ پاشان هەنگاو هەڵبێنێت ریسک ناکات ریسکەکەی کە ناکە لەبەر ئەوە کە زەحمەتە تێچووی کاری تازە حساب بکرێت لەو ئابووریانەدا ئەوەی دوو هەمەکەی تەحەدای بنەماکانە فاندامنتالزە بۆم وایتایکە چۆن پسخۆری جیاواز و توانایی گشتی ئەنجتنشەکان پێویستە بتوانن یارمەتی دەربن بۆ هێنانە ئاڕای گەشەی پرۆداکتیڤیتی پایدار نەک هەربەتەنیا لە سێکتەری پیشەسازی مدەردا بەڵکە لە گشت کە بتوانێت ئەگەر هاوت و کارێکت کرد فقط لە سێکتەرێکدا بەرتەسک نەبێت بەشکەم تا بڵاو بێتە لەناو هەموو ئابووریەکەدا گرفتی دووهەمی ئەوانەی کە ناتوانن کار بکەن پێشی چالاکی بازاری گرتووە پرسی کۆردیناسیۆنە چۆن ئەو هەموو شتە پێکەوە یەک کەس کە لە بازاردا کار دەکات یەک شەریکەکە کار دەکات بتوانە هەمووی ئەو شتانە لە ئابووریەکدا کە نەسەری هەیە و نەبەری هەیە بتوانە ئەوانەی کۆردینە بکات ئەو دوو ئەکستەرناڵیتیز یەکیان کۆردینیشن ئەوی دیکەیان کاست ئەو دوانە ئەو شوێنان ئەو کونن کە دەوڵەت دەتوانێت بێتە ژوورێک کاملیکە ئەو دێنێت ئاکتۆرەکانی بازار جورئەت بە خۆیان دەدان کە بێنە ناو یاریەکە باسەخواستێکی بەرفراوان هەیە کە دەخوا لە پێشدا ئەوە هیچ و ئەم ئێستا کە ئەمان لەسەر ئەو دوو گرفتی بازار و چالاکێکی بازار سابووینەوە کە یەکیان کۆردیناسیۆنە ئەوی دیکە حەسابکردنی تێچووی کاری تازەیە دەتوانین بڵێین کە بە جۆرەی ئەم بۆچوونە
دەبێ بتوانین مێکانیزمێک دابڕێژین کە ئەو مێکانیزمە هاوکاریەک بێت لە بینی دەوڵەت و لە بینی کارتی تایبەت لە دەوڵەت و کارتی تایبەت هەردوو پێکەوە بکەونە پرۆسەیەکی کەشف و دۆزینەوەی مەجالی کاری تازە دەوڵەت بزانێت کارتی تایبەت چی پێدەکرێت توانای چییە خواستی چییە کارتی تایبەت بزانێت دەوڵەت گرفتەکانی چین و تواناکانی چی لە یەکتری تێبگەن پاشان بزانن ئەگەر هاتوو لەسەر بەرهەمێکی تازە ڕێککەوتین شەریکەی ئا دەڵە ئەمن ئەوەی دەکەم ئەگەر شەریکەی بێ ئەوەی بکات شەریکەی بێ دەڵە ئەتۆ ئەگەر ئەوەی بکەی ئەمیش ئەوەی دەکەم شەریکەی سێشمان پێویستەکە ئەوەی بکات چوار شەریکە پێنج شەریکە شەش شەریکەی بچوو ئاکتۆری بازار هەر کەسە بەشکە بەڵام پێویستیمان بەو شتێکە سەرمایەکی زۆری دەبێت بۆ ئێمە جێبجێ نابێ قازانجەکەی وازوو ناگەڕێتەوە دەستمان ئەوە دەتوان دەوڵەت بکە بەو جوورە دەوڵەت و کارتی تایبەت بتوانن بگەنە یەک بتوان بەرهەمی تازە هاتنی بەرهەمی تازە تەکنۆلۆژی تازە پرۆسەسی تازەی وە بەرهێنا لە وڵاتدا بڵاو کەوا بوو یعنی ئەو سیستمی فکریە ئەوەیەکە ئەمە دەبێت هەم سێکتۆرەکانمان گەشە پێ بدەین هەم فاندەمێنتاڵەکانمان بۆ ئەوە کە بتوانین ئەوەی بکەین دەبێت داهێنان و کاری تازە هەبێت ئەوەی کە پێش لە کاری تازە و داهێنان دەگرێت کەمایسیەکانی بازار کەمایسیەکانی بازار یەک ناتوانانی حسابی تێچووی کاری تازە بکەیت دوو مشکلی کۆردیناسیۆن هەیە لێرەدا حکوومەت دەتوانێت بێتە ژوور و یارمەتی ئەو فکرەکە ئێستا لە برەک ساڵ بوو بۆمان دێنەوە سەر کوردستان لە بۆچوونی گشتیەکە باشکەم بە جوورێک بتوانین لەسەر کوردستاندا پیادە بکەین لەو نووسینەدا سێ پێشنیار دەکەین سێ پێشنیار کە گرێدراون بە سێ گرفتی ئەساسی کوردستان کە پێشی گەشەی ئابووری ئەو وڵاتی بیرتووە یان تەحەدیاتی زۆر گەوران لەسەر ڕێگای گەشەی ئابووری کوردستان یەک لەوانە ئەوەیە کە ئەمە دێمۆگرافیەکمان هەیە لە کوردستان کە ئەو دێمۆگرافیە بارودۆخێکی ئەمەی دەخاتە بارودۆخێک کە باری وڵاتەکەمان قورسە لە ئیداری ئەو دێمۆگرافیەدا یەکیان ژمارەیە کە خەڵکی ئێمە بەرەو زۆربوون دەڕۆن ژمارەی هێزی کارە هێزی کار ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر دەبێت گرفتی دیکەمان زۆری موچەخۆرە لە کارتی گشتیدا کە دراسی فێنۆمێن و دیاردەی تەجروبەی کلیانتالیزم مشەخۆری سیستمی گەندەل کە دەکەی لە وڵاتانی جیاوازدا دامەزراندن لە کارتی گشتیدا یەک لە نیشاندەرەکانی سیستمی کلیانتالیزمە کە زۆربەی وڵاتان لە ئەمریکا ڕەبیگرە سوئێد ڕابگرە هێند ڕەبنە هەموویان بەکاری دێنن بۆ کە خەڵکی پێدا کرد خەڵکی لە کارتی گشتیدا دادەمەزرێنن ئەو لایەنە لۆیالیتی سیاسی خەڵکی وەردەگرن پێدەنگیان دەکەن بۆ کە لە کارتی گشتیدا دادەمەزرێن گرفتێکی ئەساسی ئەو وڵاتە ئەوەیە کە نزمی لایەنی خواستە خواست و خستنە لێرەدا ئانالۆگێکی زۆر جێبایەخ هەیە ئەوە سیستمی پەروەردەیە ئێستا مەسەڵەن سیستمی پەروەردەی کوردستان هەرچی کە ئەمە دەیکەین هەموو پرۆژەکانمان لەسەر خستنە ڕوودایە
اما ل 2500 خوێندکارمان هەبوو لە کوردستان ئێستا 1,800,000 خوێندکارمان هەیە. پاشە زانکۆکانمان ئینتەرناشناڵ بکەین. خوێندن زۆر بێ لە هەموو شارەکاندا زانکۆ هەبێ. هەر پرۆگرامی ناردنی دەرەوەی خوێندکارەکان هەموو سەرمایەگوزاریەکەمان لەلایەنی خستنە ڕوودایە. وڵا ئەوانەی کە دەچنێوێ کێ دەبێ بەریان بگرێ؟ لەلایەنی دیماند، لەلایەنی خواستە نزمە. دیماندەکەی کێ دەبێ پێک بێنێ؟ دەبێ ئەوانەی کە لە بازاردا کار دەکەن. کارتی تایبەتە کە دیماند پێک دێنێ، بەرز دەکاتەوە دەتوانێت ئەو خەڵکانی گەوێدابن. ئەوە گرفتێکی ئستراتیژیالی زۆر گەورەیە بۆ کوردستان. بۆیە ئەمە پێشنیارەکان کە دەکەین لە پەیوەندی لەگەڵ ئەو سری گرفتەدا یەک لە پێشنیارەکان خوێندنی پیشەییە. بۆیە ئەو باسە دەکەین لەگەڵ ئەگەر چاو لە هێزی کاری کوردستان دەکەین دەبینین کە بەو ژمارەیە هێزی کاری کوردستان ئەوانەی 15 ساڵ بەرەو سەرن چەندیان لەناو بازاری کاردان چەندیان لە دەرەوەی بازاری کاردان. ئەو سوورەکان کە بەشی زۆرەکەیەتی لێوێدا دەبینن ئەوانە لە دەرەوەی بازاری کاردان. ڕادەی خوێندەواری ئەو هێزی کارەکە هەمانە بە گشتی ڕادەکەیان ئاوا دابەش کراوە، ئەوەی شینەکە نەخوێندەوارەکانن، ئەوەی سوورەکە هەتا سەرەتاییان خوێندووە، ساوس هەتا دیپلۆمیان هەیە کە برەک دەقیقتری بکەین 81% ئەو 40% هێزی کاری کوردستان کە لە بازاری کاردا 81% یان نەخوێندەوارن یا هەتا سینفی 6 یان خوێندووە. باو هێزی کارەوە، باو کوانتی هێزی کارەوە هیچ ئابووری هەر ناستێتەوە. گرفتێکی یەکجار زۆر گەورەی استراتێژیک. دامەزراندنی کۆمپانیای سەربەرکەرتی گشتی پێشنیارێکی دووهەمی ئێمە. ئێستا مەسەڵەن ئەگەر چاو لە دامەزراندن لە کارتی گشتیدا دەکەین، سریلانکا، هیند، کێنیا 50% هێزی کارەکەیان لە کارتی گشتیدا دامەزراوە. پاناما، کۆستاریکا، تایلاند، ڤێنزوێلا نزیک لە 50% و ڕەوەندەکەشی بەرەو سەرێ دەرەوە، بەرەو زۆربوون دەرەوە. هۆی ئەو سیاسەتە کە ئەو هەموو خەڵکی دادەمەزرێنن لە کارتی گشتیدا فشار و زەختی سیاسیە بۆ کە خەڵکەوی دەنکەن، خوێندەوار لە حکوومەتدا دادەمەزرێنن، بێکەڵک گەڕانتی دامەزرانیان بۆ دەکرێت، هەتاکە کاریشیان نەبێت، هەتاکە فۆنکسیۆنشیان نەبێت، هەر دایان دەمەزرێنن. پێش لە کەشەی ئابووری وڵات دەگرێت، وڵاتی گەندەڵ دەکات، کۆستێکی گەورەیە لەسەر زیندووبوونەوەی ئابووری وڵاتدا. ئەو دامەزراندنە لە کارتی گشتیدا. بە جۆرەی راپۆرتی ویزارەتی پلاندامان 2012 کە UFPI لەگەڵ مؤسسەی ڕاند بۆ حکوومەتی ئێرەیان نووسیوە، مەسەڵەن دەڵێن موچە لە کارتی گشتیدا زیاد کراوە، ئەوەی وەکو نیشاندەرێک نیشان دەدەن کە کوردستان بەرەو پێش دەڕوە. لە لاپەڕەی یەکەم پاراگرافی یەکەمی ئەو راپۆرتدا 69% بودجەی کوردستان خەرجەکانی حکوومەتە لە 2010دا. کارمەندانی حکوومەت 55% کارمەندەکانی هەرێمن، یعنی وەکو وڵاتەکانی دیکەی ئەو وڵاتە ناساکەوتوانەکە ئێستا ناومان هەیە. کشتوکاڵ 6% هێزی کاری بەخۆیەوە مەشغوڵ کردبەوە. پیشەسازی 16%. بەڵام کە دەڵێن 16% پیشەسازی، لەم 16%دا 67% ئەو 16% لە بیناسازیدایە، تەنیا 2% لە پیشەسازیدایە لە کارگاکاندا. ئەوە ئامای 2012. 38.4 لەسەر لە ناو بازاری کاردان لەو هێزە کارەکە هەمانە، 62% لە دەرەوەی بازاری کاردان هەن، پەیوەندیان بە بازاری کارەوە نییە. و ئەو 62% کە دێتە پیاوان دەبتە 65، کە دێتە ژنان دەبتە 12.1. یعنی مەسەلەی جێندەرەکە لێرە زۆر بەرچاوە.
30% پیاوان کاریان نییە، بەڵام 87.9% ژینان کاریان نییە، ئەوانەی کە لە تەمەنی کارکردندا. لە راپۆرتەکانی ئێمەدا دیسان جاکەمەوە سەر دێمۆگرافیەکە، لە راپۆرتەکانی ئێمەدا مەسەڵەن دەنووسین یەک لە نیشاندەرەکە لە راپۆرتی راوند و لە راپۆرتی وزارەتی پلانداناندا دەڵان ژمارەی مردنی مناڵی تەمەن 5 ساڵ ژێر 5 ساڵ لە 34 را لە 2006 و 2012 هاتووتە سەر 28. کەم بووە، ئەوە نیشاندەرێکە کە کوردستان بەڕێوەپێش دەڕێت. باشە کەمبوونی مردنی مناڵ بۆ گرینگە. هەر لەبەر ئەوە کە حەیفە مناڵ بمرێ یان گوناحە مناڵ بمرێ یان هۆی دیکەی هەیە، بۆیە لە هەموو راپۆرتەکانی دنیادا مردنی مناڵ یەک لە فاکتۆرە گەورەکانە. ئەگەر مردنی مناڵ کەم بێ، ژمارەی لە دایکوانش کەم دەبێت، بۆیە گرینگە. ئێستا بزان لە کوردستان لە 2002 تا 2010 بە جۆری ئەوە ئەمە لە 4.9 مناڵدا هاتوینە سەر 3.3 مناڵ. لە شارەکانش فەرق دەکات، سولەیمانی کەمترە، ئێرە کەمێک زیاتر لە دەهۆک لێرە زیاترە. ژمارەی مناڵ کەم دەبێت. ژمارەی مناڵ کەم دەبێت، ژمارەی دانیشتوانی وڵات کە مردنی مناڵ کەم دەبێت، ژمارەی گشتی دانیشتوانی وڵات زۆر دەبێت. هەتا 2041 ئەوە پرۆگنۆزەکە لە 2006 دەکەناوەستن کوردستان. ئەوە مەسەڵەن لەسەر هەموو وڵاتەکان دەتوانین ئەو ئامارانە یاریان پێ بکەین. ئەوە لەسەر ئێرانە مناڵ شت کردووە، ژمارەی مردنی مناڵ لەوەی یەکەمدا هاتووتە خوار، ژمارەی مناڵی هەفژینێکیش دوا بە دوای ویدا دێتە خوار. کە ئەوە دێتە خوار، ڕاوتی ئۆربانیزاسیۆن زیاتر دەبێت بە شاری بوون. ئەو ڕاوتە ئێستا لە کوردستاندا دیمانە، شارەکانی کوردستان گەورەبوونە. کشت و کاڵ گۆرانێکی گەورەی بەسەردا دێت، کە لە کشت و کاڵی بە هێزی کاری زۆرەوە دەردە کشت و کاڵ بە سەرمایەی زۆر، بە تەکنۆلۆژی زۆرتر. ئەمە ئێستا لەو دەورانەداین کە کشت و کاڵەکەمان چووە خوار، بەڵام دەیە بتوانین بیکەینە پیشەسازی و بچینە پێش. ئەو دێمۆگرافیا خاڵێکی دیکەی ئەوەیە کە مناڵ کەم دەبێت، پیرشمان کەمە، گەنجەکانمان زۆر دەبێت. ئیدارەی گەنجەکان یەک لە تەحەدیاتی گەورەی ئەو سیستەمی سیاسی و اقتصادیەکی ئێستامە لە کوردستاندامانە. بەڵام وەکو لێرە دەبینن ئەو بارپرسی مناڵی سکۆڵا هەتا 14 ساڵان ناهێت لەمە سەرمایەگوزاری تەواو لەسەر ئەگروپا بکەین کە خەریکن دێنە ناو بازاری کار. ئەوە لە 2011 و 2016 حسابی بکە فقط لە سێ پارێزگاکە سولەیمانی، هەولێر، دەهۆک 400,000 گەنجی تازە دێنە ناو بازاری کار. جگە لەوە کە هەمانە 400,000 دیکە دێنە ناو بازاری کار. ئیداری ئەو هێزە لەڕی خوێندن، لەڕی کار، لەڕی مەسکەن، سەکەن یەک بۆمبێکە و هەر وڵاتێک، حتا وڵاتی پیشەسازی گەورەش ناتوانێت 400,000 بێکارەوەنی ساڵانە بێتە سەر هێزی کار بکەین. ئەوانە تەحەدیاتی زۆر جددی. لە ناو هێزی کاری ئێمەدا نێزیکەی 17% ئەوانەی کە کاریان هەیە بەڵام هیچ ناکەن. ئێستا شتێکی دیکەش هاتووتە سەری دەڵام بندیوارەوە ئەوەش هەیە. کاریان هەیە دامەزراوە بەڵام هیچ ناکەن، پرۆدۆکتیڤیتیان نییە. یان ئەوەی کە خوێندنی یا زۆرە کارە کرد وەریان گرتووە بەکەمکیان نایە، پرۆدۆکتیڤیتیەکە نادەبەست. 6% ئاماری تازە دەڵە 7% بێکارشمان هەیە. ئەوانە زۆربەی زۆریان لە کارتی گشتیدا، بۆیە ئیدارەکانی کارتی گشتی کە دەچی لە هەر ژوورێک لە جاتیەوە کە 4 کەس دانیشە 8 کەس دانیشتووە. پارێزگای جیاواز و ئاماری جیاواز بێکاری
ئەو مۆدەلەشی کە کەمکاری پێوەی لە سلێمانی زۆرتر لە هەولێر دەهۆک لە هەموویان دەهۆک لە ژمارەی ئەوانەی کە کار دەکەن زۆر باشە هەولێر 83 ئەوانەی کە ئاندرئیمپلۆیدەکان لە سلێمانی لە هەر سپارێزگای کوردستان زیاتر یعنی دامەزرانی سیاسی وەکو میشەخۆری لە سلێمانی دە زیاتر لە هەر سپارێزگاکی دیکە بووە. نزمی خواست بەرزکردنەوەی خواست لە بازاردا دەبێت بتوان ئەو گرفتانەمان بۆ چارەسەر بکەن. پێشنیارەکان چین؟ پێشنیارەکان خوێندنی پیشەییە، گەشتە پێدان بە خوێندنی پیشەیی یەک لە مێکانیزمەکانە کە بە شێوەیەکی کارگەر دەتوانێت لەسەر ئەو گەنجانە کار بکەیت. خوێندنی پیشەیی مێتۆدی کارگەرە بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای هێزی کار کە کارمان کرد بۆ بەرزکردنەوەی ئاستی خواست لە بازاردا دەبێت هێزی کاریشی بۆ ئامادە بکەین. زۆر باش. خوێندنی پیشەیی زەق لە سیستەمی پەروەردە لە کوردستاندا کەمایسی ستراکچرالی هەیە بەم شێوەیە دەتوانین بە ڕێگای خوێندنی پیشەییەوە دەتوانین سیستەمی پەروەردە لە کوردستاندا چەند چەشنە بکەین. خوێندنی پیشەیی زەق لەسەر قۆناغی جیاوازی خوێندن کەمتر دەکات. بەشەکانی دیکە دەتوانن کواڵیتی خۆیان باشتر بکەنەوە. ئەگەر 50% خوێندکارەکانی سنفینۆیان لێکۆڵ بێتەوە دەتوانن بەشەکانی دیکە کواڵیتی خۆیان باشتر دەتوانین بڵێن کە تەواوی وڵاتانی پێشکەوتوو لە ئەوروپا مامناوەندەکەی ئەوەیە کە 50% خوێندەکارەکانیان دەچنە خوێندنی پیشەیی. فەرقیان هەیە، یەکەیە 23 یەکەیە 70 یەکەیە 40. مامناوەندەکە 50. خوێندنی پیشەیی لە کوردستان 4%. ئەوەی کە پێویستی بە خوێندنی پیشەییە ئێمەین کە دەبێت بتوانین لەشێ بکەین. مێتۆدێکی دیکە یعنی پێشنیارێکی دیکە ئەوەیە کە شەریکاتی سەر بە کارتی گشتیدا بمەزرێت. ئەو کارانەکە کتومان لە هاوکاری بینی کارتی گشتی و کارتی تایبەتدا چۆ بۆشایە حکوومەت دەبێت دەخاڵەت بکە لێوێدا حکوومەت دەتوانێت شەریکاتی سەر بە خۆیدا بمەزرێن سەر بە خۆیدا بمەزرێن و لەو پرۆژانەدا بەشدار بێت کە ئەوەی کرد بەشێک لە هێزی کارێک کە لە کارتی گشتیدایی بیگۆستەوە بەناو ئەو شەریکاتان. چارەسەری دیاردەی ئاندرئیمپلۆیمنتەکە ئەوەی کە ئەوانەی کە دامەزراون کارشیان نییە. کەمکردنەوەی زەختی بورجە و ماڵی لەسەر کارتی گشتی دەکات. پاشە پێشنیاری هەرە گرنگ و ئاخرەکەی کە هیوادارم بە دووسە دەکەم بتوانم خلاصی بکەم دامەزراندنی بڕۆکراسیەکی گەشەی ئابووریەکە لە دەستپێکتە باسمان. حکوومەتی کوردی دەبێت بتوانێت بڕۆکراسیەکی گەشەی ئابووری لە وڵاتە ساز بکات کە سیاسەت سواری سەری نەبێت و بتوانێت بە جۆرەی پرینسیپی ئابووری بەرنامەدا پرۆژە و وڵاتەکەی بەڕێوە پێش ببرێت. ئەو بڕۆکراسیە دەبێت دابمەزرێت. ئەو بڕۆکراسی ئەگەر دامەزرا گرفتێکی زۆرمان بۆ هەڵدەکات. ئێستا کامە ئۆرگانی حکوومەت بەرپرسی گەشەی ئابووریە. هاوکاری هاودەنگی نێوان ئۆرگانەکانی حکوومەت بەو ئۆرگانەوە ساز دەبێت. ئەگەر ئەوە هەبوو بەشەکانی جیاوازی حکوومەت دەتوانین پێکەوە هەماهەنگیان هەبێت. ئەولەویات دەستنیشان دەکرێت. کێ بەرپرسی سەرەکی گەشەی ئابووریە؟ ئێستاش هەر وزارەتێک کە قسان دەکات ئەو بەرپرسی ئەوە نیە گەشەی ئابووری یەک دەڵام لە کشتتوکاڵ دەوات دەکەن یەک دەڵام لە دەوا دەکات بەرپرسی سەرەکی گەشەی ئابووری وڵات دەستنیشان دەکات. دەستگایکی ئاوا دەبێت لایەن بەرزترین دەستەڵاتی سیاسی ئەو وڵاتەوە بەرەی بچێت. بۆ کە کەس نەتوان قسە لە قسەیدا بکە، بۆ کە بریارەکانی بتوانن جێبەجێ بکرێن، بۆ کە بتوانن سەرچاوەکان مۆبیلیزە بکەن. بە ئەو دەستگایە دەبێتە شوێنێک کە پرۆسەی کەشف و دۆزینەوەی کاری تازە لە کوردستاندا
لەو دەستگایدا بەرەوە دەچێت کراوەیە هەموو کەسێک دەتوانن پێشنیار و ڕای و فکری خۆیان بێنێوێ لەو دەستگایدا مەجاڵی تازە کاری تازە تەکنۆلۆژی تازە فرۆشی تازە دەوری کارتی گشتی چ دەبێت دەوری کارتی تایبەت چ دەبێت لەو دەستگایدا سازمان دەدرێت نەتیجەکەی ئەوەیە کە لێرە سیاسەتی گەشەی ئابووری کوردستان سەرهەڵدەدا باقی قسەکان ڕادەگرم بۆ پرسیار و جواب دنیای سپاس بۆ تەحملتان کرد. سپاس کاک حوسێن.